وەختتان وەخێر خەڵکە کوردەوار و میدوارم لە هەرکوێ هەن ساق و سەلامەت بن. هەروەکو ئێوە گەل ئەزانن ڕەهبەرە سیاسی و ڕەهبەرە بتۆ ئەبێ دارایە نکاتێکی فرە و فراوان بێت من جۆم لە چۆنیتی ڕوبەڕووبوونەوە لەگەڵ قەیرانەکانە بە پێچەوانەی تەواوی و شتانەی وا میدیاکان ئێژنی ئەوانەی کە ڕەهبەریەت مردمێک ئەکەن ئیشێ لە بازیگە لە پشت پەردە ئاگادارون تا بە هوهوکردن نەوتۆخێنن تا ڕوحیەت لە بینەوەن و ڕوحیەی مردمت لە بینەوەن تا خوو ڕەفتارە تۆ نەگۆڕن و ئێرادەتیان نەکوژن. زەرفە ساڵان ڕابردوو ئاخێزە کوردەوارە سربەخۆ ئەوزاعی تەحلیلە کرد لەبەرەوەی خەڵکی بزانێت و ئومەت کوردی بزانێت لەگەڵ جەهانێکا کەتیا خەریکن ژیان ئەکەن و لە گەماڕۆی دەسەڵاتدارانێکە کە ئیمڕۆ بەسەر دنیا سەپاون چۆن هەڵس و کەوت بکە و چۆن قەزایە بخوێنێتەوە. من ئیمڕۆ بەسەر پێ دوای مەسئلەیە ئوکراین و بوحران و ئوکراین دوای ئەوەی کە ئێمە لە کلاپ هاوس کلاپای جۆرا و جۆرمان دانیاوە خوێندنەوەیەکی تۆخمان کرد باسە ئەم مەسئلە بکەم لەبەر ئەوەی داستانەکە لە سەرەتای گەرمە و گەرمە خۆیسی. بزانە من ڕەوەندێکم بەحس کرد تا ئێمەی کورد بزانین ئێمەی کورد لەکوێ خەسیاگین لەکوێ دەسەڵاتمان لە دەستچووگە. با من نوکتەیەک بێژم ئەمڕۆ بووگە بە باوە سەرزارە گشت کەسێک وا ئێژێت ئێمە لەسەر ئەرزە واقع قسە ئەکەین و شەڕ ئەسلحە ئیکا و مامەڵە پوڵ ئیکا و ئەمانە زلهێزن و کەس چاریان ناکا و ئەوەنە هێز نزامیان هەسوو ئەوەنە دەبابەیان هەسوو ساڕوخە قاڕەپەیمایان هەسوو چوزانم هەواپەیمای فڵانیان هەسوو کێ چاریان ئەکا و زلحیزە گەورن بۆ ئێمە تورکیە و ئێران بگونە و زلحیز ئیتر چ بڕەسێ بە ڕووسیەوە بە ئەمریکا. با ئێمە تەحلیلێ لەمە بکەین تا بزانین ئێمە لە قەڕنە 21ەمە لە کامە جەهانە ڕوبەڕووین. بۆ تێگەیشتنە ئێمە ئێشە سەرەتا بیرکەینەوە لەوەی کە جنبشگەلێک لەم جەهانە هەن بەناو جنبشگەلە مەدەنیە ئینسانگەلە خێرخوازێک کە ئینسانگەلێکە نیەتگەلە ئینسانیان هەزوەک و پاراستنە حیوانات و ورچە چەرمگەکانە قوتف شمال و کوالاکانە ئوسترالیا تا کونبوون لایی ئوزن و تا پاراستن سڵح جەهانی یا ئاشتیە جەهانی. ئەمە ڕووبەرێکیسی کە تۆ شاهدی هەموو جارێک لە گشت جێگەیەکا و لە گشت پایتەختێکا خۆیان دەرەخەن بۆ حمایەتکردنن لە ژنگەل و بۆ حمایەتکردنە لە گەی و هەموو سەکشوال. ئەمە پێژن جنبشگەلە مەدەنی. لە کنارە ئەمە ئێمە فکرەکەین واینە ناو جیهانێکا کە لە ناو ئەم جیهانە بەشەر لە حەدە بێنەهایەتە ئەخلاقیات خۆی قەراری گرتگە و بەشەرێکە کە ئیتر خوێن و دڕین و ئەمانە لە دەست فرامۆشی سپاردگێسی و حەزی بەم شتانە نییە. ئێمە پێمان وایە دنیایەک خەریکە ئیدارە ئەکرێ لە ژێرە ئومەم المتحیدە یونایتد نیشنە و ئەم یونایتد نیشنە بە گوێرەی قەوانینە بینالملەلی خەریکە دنیا ئەواتە بەرەوە. بۆ تێگەینە لەمانە وەختی تۆ ئیژی لە سەرزەمینە کوردەوارە ڕەجولە سیاسی نەما تا ئێمە هاتین و ئەمانە تەمامە بەرنامەگەلێک کە سیاسەتگەلە جیهانی بوو لە ڕێگەی میدیاکان و تکراریان کرد تا خەڵکە ئێمە فێری بوێت و خەڵکە ئێمە باسی بکات. نوکتەکە و فەرازەکەی تۆ لەگرا ئەوێنی تۆ. با من تەحلیلێک بکەم لە جیهانێک ئیمڕۆ واینە ناویە. من پێشووتر یەک مانگە پێش کە ئەتفاقاتەکان دەسی پێکرد لە کلاپ هاوسە دیبێتێکم دانیا لەگەڵ یارانە و بەحسم کرد کە چۆن ئەم داستانە منجەر بە بەگرتنە ئوکراین ئەوێت و بۆ ئەوێت بۆ خاترێەوەی ڕووسیە زەڵحیزە فرە گەورەس بۆ خاترێەوەی بابا ئەمریکا خەتمە کەلامە و ژاندارمە جەهانە بۆ خاترێەوەی هێزە ناتۆ فرە گەردن کڵۆفتە. بابێن ئێمە ئەمە بەڕەسیکەین بزانین ئێمە چۆن بەم نەتیجە ئەگەین. بابێنە سەر قسەیە ئەوەڵ ئەژێت مەسەڵەن تۆ لەگەڵە ئێرانیەکانە کە ڕوبەڕوو ئەوی تۆ بەحسە کوردایەتی ئەەکەی کاورا ئێژێ دنیا بەرەو لێک نزیک بوونەوە ئەچێ ئەوە نەبوو ئەوروپا دوای جەنگە جەهانیە دووەم ئیتحادیە ئەوروپای دانیا ئەوە نەبوو سنوورەکانیان لاورد. ما من یەکشتان پێ بێژم تۆ نەزمە ئیمپراتوریاییت بۆ یەگەرەکە کە تەعرەفە و باجە کالا نەدەی. مەسەڵەن وەختی ڕۆمانی تێتەناوە اتحادیە ئەوروپا ڕۆمانی وڵاتێکی زەراعیە کابرێژ دروزەکە کەلەم دروزەکە کاهوو دروزەکە بەرهەمەهێنێ ئێشی ئەم کاهوە بتوانێت بێ تەعرەفەی بازرگانی بیهەنێرێ بۆ ئاڵمان تا لە ئاڵمان مەحسوولە تەکنۆلۆژیک هاوردە بکە. خصوصیەتە ئیمپراتوریەت واسە
توقت اتحادية أوروبا دروزكي اتحادية أوروبا اتحادية والزونكي بازرگاني آزادة بابين سر أمام گشت کەسێک ئێژێ پەیمانە وەستفالیا و دروستکردنە دەوڵەت ملت هیچ کام لەم وڵاتە ئوروپایانەی کە بووگن بە سەرچاوی دەوڵەت ملت بۆ ئێمە لە هیچ بۆرهەیەکی تاریخە بێجگە ئەم زەمەنەی کە بریتانیا ئەوە ساڵێکە بووگە بە دەوڵەت ملت لە چوو لە تاریخە بریتانیا دەوڵەت ملت نەوگە و دەوڵەت ملتیش نامێنێت و لەمە بەدوا بریتانیا دووبارە بە شوێن ئەحیاکردنەوەی ئیمپراتوریەتە بریتانیا ئەڕواتۆ بزانن اسبانيا برتغال بلجيك فرنسا ايطاليا بريطانيا هیچ کام لەمانە لە طول تاریخا دەوڵەت ملت نەبووگن ئیمپراتوریە ئستعمارگەرە دەریایی بووگن بۆ یەک زەمن نەبووگن لە جەنگە جەهانیە ئەووەڵا اتفاقێکە کەفێ ئیمپراتوریگەرە ئستعماریە کەونە گیانی یەکتری ئیمپراتوریگەرە زەمینی لەگەڵ ئیمپراتوریگەرە دەریاییە رووسیا عوسمانی ئیمپراتوریە هابسبورگ ئیمپراتوریە پرۆس لەم شەڕە شکست دەخۆن لە ئیمپراتوریگەرە دەریاییە فەڕەنسا و بریتانیا جەنگە جەهانی ئەوەڵ فرسەتێ پەیا ئەوێت تا وڵاتی وەکو چەکۆسلۆواکیە ژێردەسە هابسبورگ لیتوانیا پۆڵەند ئەم وڵاتانە تەبدیلە بە دەوڵەت ملت بوون بۆ 20 ساڵ تا جەنگە جەهانیە دووەم لە جەنگە جەهانیە دووەمە هیتلێر کارێگەکە هیتلێر بۆ خاترێەوەی بەرپەنگ دریاگەسۆ بیر لە بیلاڕوس و ئوکراینەکە کە دەبێ زەمیمەیە خاکە رووسیا ئەڵمانیا بوێ و پێی وایە کە ئەڵمانیەکان وەکو ئەمریکایەکان حەقیانە سەرزەمینێکی گەورە و پانوبەرینیان بوێت هەمان کارێکە ئوروپایەکان لە وڵاتەکانی تری دنیا ئەیان کرد یعنی وڵاتەکانی دنیان بە تەمەدون نەئەزانی بە دەوڵەت نەئەزانی و شمولە مافە سیاسی و مافە مەدەنیان نەئەزانی هیتلێر ئەم هەڵس و کەوتەی هاوردەوە ناوە اتحادیە ئوروپا ببەخشن هاوردیەوە ناوە قاڕەی ئوروپا بۆیە ئەمانە دیان دانەیە ئوروپایی پەیا بووگەوە گەرێکی گشتیان کاتە بەردە ئەوە بوو ئیجماعیان کرد بەر عەلەیهی هیتلێر و دەوڵەتە قانونیە هیتلێریان لە جەنگە جەهانی دووەما خست ئوروپایەکان نە تەرەفدارە سڵحن نە حەز بە سڵحەکەن نەفرە کوڕەخاسن بەڵکو جنایاتێک کە بەتوو لە سەدەها کردیان ئیستا ئیشارنەوە لە ژێرە ناواوی کە ئێمە دەرسمان وەرگرت لە جەنگە جەهانیە دووەم قسەی مفتە لە جەنگە جەهانیە دووەم ڕووسەکان جوولەکەکان و پۆڵەندیەکان وە بەرنابوودی کەوتن و خەسارە گەورەیاندا نە ڕووسەکان نە جوولەکەکان نە پۆڵەندیەکان ئمڕۆ تەرەفدارە ئاشتی و سڵح نییەن تۆ ئەوێنیت وڵاتانی وەکو چەکۆسلۆواکی وڵاتانی وەکو لیتوانیا پۆڵەند ئەمانە بۆ 20 ساڵ تەجروبەی دەوڵەت میلەتەکەن دیسانەوە ڕۆنە ژێرە ئیمپراتوریەت رووسیە یعنی سۆڤیەت یۆنیۆن لەم لاوە ئیتحادیە ئوروپا دروستەکەن و ئیمپراتوریهای شکست خواردووی ئەستعماریە کە قەرارە ئێستا بە شێوەیەکی تر دنیا ئیدارەکەن و بابا ئەمریکایش هاتگە بەڵکو ئەمە سیستەمە ئیتر ئستعمارەکە و دەستنیشاندەکانی خۆی و مؤسساتی کە بەناوی دەوڵەت لەوێدایان یاگە خەڵکەکان لە ژێرە ناوە شەڕگە لە ئستعماریە بەظاهر استقلالیان پێدەن تویشی لە خۆت سوالکەی وەختی تۆ ئێژی شەڕ ئستعماریە ئەلجەزایر هندوستان لە خۆت سوالکە ما بەقی وڵاتەکانی تری دنیاوە ئستقلالیان گرت فرانسیس فانۆنیان بوو تاکتی و جەهەنەمیانە سەر ڕووی زەمین بنووسێت ما بەقی کشوەرەکانە دنیا مەهاتما گاندیان بوو یا ئەمە نەزمێک بوو خەریک بوو ئەگۆڕیە ئەگەر لەمە حاڵیمان بوو ئەمجار ئەگەینە داستانێک کە ئەمڕۆ تەکیان ڕوبەڕووین تۆ لە ساڵە 91 کە ئیمپراتوریەت رووسیا لەبین ئەچێت ئیمپراتوریە سۆڤیەت یونیۆن لەبین ئەچێت تا 98 ئەقمارە سۆڤیەت یونیۆن سەرگەردان 98 اتحادیە ئوروپا ئەشی جەزبیان کاتویا سەر لە نوێ ئیمپراتوریەتە رووسیا ئەشی ئەحیا بێتەوە بۆیە تو ئەوێنی وردە ئەمانە قبوڵەکە لە ناو اتحادیە ئوروپا چون مەجبورە ئێستا رووسیا دووبارە بە نەزمە ئیمپراتوریایی و تێتە بەر جەهان بەرەو نەزمە ئیمپراتوریایی ئەچێت بۆیە تۆ هەر لە 2002 خەریکی ئەوێنی دەوڵەتی یەهودە ئێرانی پەلەهاوێ دەوڵەتی یەهودە تورکی پەلەهاوێ لەبەرەوەی تۆ بێژیت ئەم جۆرە ئیمپراتوری سازیانە عادیە
بۆ ئەمە ئیشە رووسیا بێری رووسیا حرەکەتی نەکرد و ئەمریکایی و خوا هەڵی ناگرێت چاری ناکەین فرە ڕوودارەوە گەرە کەسی ئوکراین بگرێ ڕئیس جمهورە ئەمریکا تۆ تەحلیلگەرە سیاسیت تۆ ڕۆژنامەوانی یا تۆ ڕئیس جمهورە گەورەترین هێزە جەهەنەمیە دنیایت ڕئیس جمهورە ئەمریکا تۆ کە ئێرادە ئەەکەی هەرچی کارە ئەیکەی و ئیدعاەکەی فرەگەردەن کۆڵفتی ئیستە مەشیایە 50,000 سەربازە ئەمریکایی بە تۆڕگەرە زدە موشەکیت لە ئوکراینا دانیایە یا بێ تەحلیل نظامی بکە بێژی خوا هەڵی ناگرێ رووسیا حەملەیەکە کامیان ئمڕۆ کۆنفرانسی دانیاگە ڕەهبەرە ناتۆ ئێژی ڕۆژنامەنگارە واتە داگیسی لە بنکە نظامیەکان کاکە تۆ هاتکی گزارشە ڕۆژنامەنگاری ئەدە یا تۆ ڕئیسە ناتۆی تۆ کارکردن ناتۆ مەگەر ئەمە نییە بیپارێزی ئەم سنوورانە ئیستە تۆ مەشایە بە هاتایەتە بوو تا 50,000 تانکمان حرەکەت داگە بەرە ئوکراین نەبێ تەحلیلە ڕۆژنامەنگاری بۆ من بکەیت تو چکارەی تۆ ڕۆژنامەنگاری یا ڕئیسە ناتۆی من ئەم قسانە بۆ ئەەکەم بۆ ئێوە خەڵکینە بۆ خاترەوەی ئومەتە کوردی بزانێ وەختی تۆ ڕەحبەرت نەوێت لە بەرامبەر هەرچی کەسە لەم دنیا ئاسیب پەزیریت وەختی ڕەحبەرت بوێ ملەتێکی بێناو ناودار ئەەکەی بزانە هەرم تاریخە جعلیەک گوێ بین ئێژێ مغولەکان هیچێ نەبوون تا تەموچینی چەنگیز هات تەموچینە چەنگیز هات هەمان مغولە پەراکەندەی ژێرە دەسە چین و هەرچی ڕۆژەتیان هەڵەدان تا تەواوە دنیایان گرت حتا محەممەدە پێغەمبەرە ئیسلام نەهات شەپە جەزیرەی عەرەبستان و عەرەب بادیەنشینە عەرەبستان هیچێ نەبوو ئەمە محەممەد بوو هات و عەرەب دنیای گرت یەک نەفەر خوی مردمەکەی گۆڕا بزانە ئەم تەسویرە ئەمڕۆ لە ئوکراینی ئەدا بە ناتۆ بە ئەمریکا بە رووسیا خەریکە بە من و تۆی کورد ئێژێکی ئێژێ کاکە تەسلیم بوون ئوکراین بە 50 ملیۆن جەمعیەت گەورەترین وڵاتە ئوروپا بە ئەرتشە گەورەی گەورەترین ئەرتشە ئوروپا لە بەرامبەر ئەرتشە رووسیا 24 ساعت مقاومەتی نەیکرد ئێمە کێن کە چارە تورکیە و ئێران بکەین چ بڕسێ بە ئەمریکا دێمە درۆی گەورەس بۆ درۆی گەورەس تۆ لەکوێ ئەفەهمی ئەمە درۆی گەورەس تۆ لەکوێ ئەفەهمی لەگرا ئێرادەی شەڕ مەوجود نییە تا من مثالتان بۆ لێبەم جمهوریە چچەنستان لە ناو دڵ رووسیای فەدەراڵیتیڤە بە ئەندازەی ئوستانی کرماشان نییە ڕۆڵە قارەمانەکانە چچن قاچیان خستە سەر زەمین لە رووسیا نەترسیان شارە گرۆزنی پایتەختە رووسیان پایتەختە چەچەنستانیان تەبدیلە بە گۆڕە سەربازانە رووسی کرد 30,000 سەربازە رووسیان کوشت چەچنیەکان سابتیان کرد دەبابە لە شەڕ مۆدرنە جەدیدە ناوە شارە حکمت تەڵەی هەز بۆ مەرگ و تەواوە تانکەکانە رووسیان بە RPG هەفتەکانە پەنجەرەکانە ناوە ئاپارتمانەکانەوە تەقاندۆ بۆیە دوای شەڕ گرۆزنی هۆلەند کانادا و فرەیەک لە وڵاتانە دنیا تانکیان لە ئەرتشە خۆیان حەزف کرد دەبابە ئەگەر بزانن هیچ کۆمپانیە ئەمڕۆ لە دنیا دەبابەی تازە دروست ناکات نە ئاڵمان نە ئەمریکا ئەو تانکە ئەبرامزانی ئەمریکا هەنی دەهەی 90 و دەهەی 80 تانکەکانی ئاڵمان هەنی دەهەی 80 و دەهەی 90 هیچ کامیان تانک دروست ناکەن و ئەمە چچنیەکان بوون سابتیان کرد کە تانک بە دەردە شەڕەناو ناخوات ئیستە با من سوالێکتان لێ بکەم ئوکراین 50 ملیۆن نەفەر جەمعیەتی بوو رووسیا ئەرتەشی کێشا بووە سەر سنوورەکەی 100,000 سەربازی هاوردوو خەریک بوو مانۆڤری نظامی ئەدا چمودانی نیشانی ئەدا هەواپەیمای هەڵەساند ساروخی ئەتەقاند کەشتی شەڕی هاورد بوو خەڵکە ئوکراین خەریکی چ بوون تلویزیۆنەکانی ئوکراین خەریکی چ بوون خەریکی دیعایەکردن بۆ چایی ئەحمەد و بۆ نۆتێلا و بۆ لەباسی ژێری ژنان بوون دێ ئەگەر من ڕەهبەرە ئوکراین بۆ ئەمە چیمە کرد تۆ نەدی ڕەهبەرە ئوکراین بێت و لەم ماوەی یەک مانگا 3,000 دانە سرود و نەشیتی ئینقلابی دروست کات خەڵکە ئەو سەرزەمینە فێر کات بێژێت بە قەپیش بووگەتەکە رووسیا شەڕەکەن تەسویریان لە سەرزەمین دۆسی تەسویریان لە ئاوارە بوون و بێ سەرزەمین بوون پێنیشان بدات وایان پێ بکات وەکو یاران و گرۆزنیا وا چۆکیان بە ئەرتەشە رووسیا دانیا چۆکیان دابدایە بە ئەرتەشە رووسیا معامڵەکە لەبەرەوە کریاگە ئوکراینیشێ تەسلیم بوێت
و شەڕێکیش نەکرێت تا ئێرادەیە لە بەرامبەر ئێرادەیە نظامە سوڵتان نەوێت لذا ئەتۆخێنن چۆن چەچەنستان چارە ڕووسیەی کرد ئۆکراین بە 5 ملیۆن جەمعیەت و گەورەترین خاک چارە ڕووسیە ناکە بۆ وەختێ تۆ مەملەکەتەکەت گەمارە و دریاگە ئەو خەریکە چمودان نیشانە تۆ ئەدا تۆ خەریکی تەبلیغاتە لە باسە ژێرە ژنانە ئەەکەی لە تەلەڤیزیۆنەکە تا کاورای کاول تۆ ڕەهبەرە مەملەکەتێکی یا ئەنتەرێکی لەوێ داتیان یاگە ئیستا ئەمە وەسە چی؟ وەسە یارۆ پێپەنگوەنیەکان پیرەژنەکانە ناوە عەفرین وا پەکەکەی هاوردن ئەی و ئەزیە خاکی خوا بەر نادەم ئەزیە بەریە خوا دەدەم دەی من ئەمە گشتی نەمایشە کاورای کاول من خێرە کوێتەکە تورکیە شەڕکەم لە ئەسەموڵ و لێ ئەدەم مادام ئەزانم تورکیە پەلامارم ئەدا لە ئەسەموڵ و لێ ئەدەم ئەو لە منی ئەشێوێ من لە ئەوی ئەشێوم ئەو خەریکە بە ئەسەموڵ و بە توریست و بە بازرگانیە ئەمن خەریکە نانە خۆی ئەخوا من لێ ئەشێوم دەی تۆ وەختێ کەوتیتە ئەنتەریات و پیرەژن نیشان ئەدەی نەمایش تەلەڤیزیۆنیە وەکو پیرەژنەکانە ئۆکراین تۆ گەرەکتە شەڕکەی یا تۆ نەمایشێک لە شەڕ دروست ئەەکەی و ئیرادە لە مردمێک لە دنیا ئەکوژی کە گەرەکیانوێ لە بەرامبەر ئێوە بوێسن من وایەمە ئیعلامە وەزعیەتە ئەستراری مەکرد ئەو چمودانی بە ساڕۆخ نیشانەدا من خەڵکم فێرە شەڕکردن ئەکرد بۆ خاکی بۆ ماڵی بۆ ژنی بۆ مناڵی بۆ کەرامەتی بۆ شەرافەتی بۆ گەورەیەکەی بە بڕنەوی شوێ بە کەرەنتووێ بە چەقۆوێ لە بەرامبەر یا بوێسێت میلەتێ ئامادەگی نەوێت لە بڕهەیە لە تاریخا 1 ملیۆن نەفەری بکوژرێت و دەیان ملیۆن نەفەر کوشتە با لە دوژمنەکەی ئەم میلەتە کە بەها بە دیگەران تەحمیل ناکە لە ژێرە چۆکە تەجاوزە بە سفلیسە ژێرە تەجاوز ئەمرێت ڕەهبەر ئالەگرا دەریە خاکێز ڕەهبەرێک کە وەرەی مردمیەوە ئەتەسەرۆ نەمردمەکەی حیز کات نەمردمەکەی حیزکاوە ئامادەی تەجاوزی بکات تۆ چۆن سەروەریە خۆت کەرامەتە خۆت خاکە خۆت ئەیتە دەسۆ بە پشتیوانیە بازیگە لە بەینولمەلەلی ئەم داستانە ئوکراینە بە تۆ ئێژێ خەڵکە کوردەوار ئێمە واردش نەبەردە ئیمپراتوریایەتی بووگین ئێمە تەبدیل ئەوین بە هێزە نیابەتیە دەوڵەتە ئیمپراتوریایە یەهودە ئێرانی و تا 50 ساڵی تر گەلەکیانە بمانوەنە ناوە شەڕ من ئەمە 6 ساڵە لە دیبەیتەکانە خەریکم پێدا نێژەم ئێمە ئەم شەڕە ئەکەین وەلێ بۆ کەسی ناکەین بۆ خۆمانی ئەەکەین وەختێ من تەوزیحە نەزمە ئیمپراتوریایەتیم دابۆتان وتم ئوکراین ناتوانێت بە تەنهایی مستەقل بێت یا ئێشێ بەرەیەک بێ لە ڕووسیە یا ئێشێ بەرەیەک بێ لە ئیتحادیە ئوروپا ئیستا بۆ دەرەکەوێ وەختێ تۆ کوردت قەومی ئیتنیکی کرد خرتۆ کردەوە لە بینە 4 دەوڵەتە وەختی شعارە قەومی ئیتنیکیت بۆ کورد هەڵگرت ئێمە ئەم دقیقە کشوەرە کوردستانیش دروست بکەین ناتوانین بەردەوام بین ئیلا ئەوەی کە بڕۆینە ناوە نەزمی ئیمپراتوریەتی یا ئێرانی یا تورکی چون سنوورمان داخریاگە چون ناتوانین بەقامان بوێت چون دەستمان بە بازرگانی جیهانی نییە چون ناتوانین لەسەر ئەژنۆی خۆمان بوێسین لذا ئێشێ بووین بە مارەوە جاشە یا ئیمپراتوریەتە ئێرانی یا ئیمپراتوریەتە تورکی ئاخێزە کوردەوارە سربەخۆ هاتووتی تەنیا کەسانێک کە ئەتوانن لەم ڕۆژهەڵاتە ناوەڕاستە نەزمە ئیمپراتوریایەتی دانین ئومەتە کوردیە بۆ خاتری ئەوەی کە ئێمە 50 ملیۆن قەومی ئیتنیکی کوردمان لە 4 کۆرپۆرەیشن هەست و ئێمە سەرزەمینە گەورەمان گەرەکەوە دەریاکانمان گەرەکە کە تیا حکوومەتکەین و مەتنە ئاخێزە کوردەوارە سربەخۆ کە سابەتی کرد ئەگرا سەرزەمینە کوردەوارە و ئەم خەڵکانە گشتی ئومەتە کوردین کە لە واقعیەتە خۆیانە دوورکریاگنۆ دەبێ بگەڕێتۆ تا تۆ بەفەهمی ڕەهبەرە سیاسی یعنی چی لیدرە سیاسی یعنی چی ڕەجولە سیاسی یعنی چی چۆن قەزایا لە دوورۆ ئەخوێنێتۆ و چۆن گەرەکێسی لە ناوە جهان ئەمڕۆوە لە ناوە ئەم گشتە کەمتارە سیاست بکا بۆ مردمەکەی بۆ عەزەمەتە مردمەکەی بۆ شکۆی مردمەکەی بۆ بەرژەوەندی مردمەکەی دەی ئیستە هێزە ناتۆ چی ئەکا ئێوە بۆ لە خۆتان ناپرسن کوان سڵح تەڵەبەکانە جیهان کوان ئیستە گشتێژن سڵحی جیهانی کەوت کەسە بەر خەتەر صلح جهانی کەوت کەسە بەرخەتەر لە کوێن جەمعیەتهای ملیۆنیە گەی و لزبیەن و تەرەفدارە حقوق بەشەر و مافە مرۆڤ و وەرچەسپیەکانە قوت
و بە ملیۆن بەهاتایانە ناوە خیابانەکان و ئیمڕۆ بە ڕووسیان سابت کردایە تۆ ناتوانی بێی ئەگرا داگیرکەی. دیتانە نەبوو؟ دیتانە ئەمانە گشتیان لە ژێرە دەسە ئەم دەوڵەتانە نەمایشیان پێ ئەدرێوە تێنە دەرەوە ئەنا هیچ کەس لە خۆی ئێرادەیەکی نییە؟ لە دنیای خەسیاگە بێ ئێرادە لە ناوە ڕەجالەکانە ئەم دنیاوە ڕەهبەر مەوجود نییە. لەم سەرزەمینە کوردەوارە نەزمە ئەم ئیمپراتوریایەتە ئەشێوێ جا ئیستە بڕۆن بە دیارە توڕەهاتە تەلەڤیزیۆنگە لە حەلیمە کوردستان و تورکیە و ئێرانەوە بڕۆن بە دیارە فاحشە زادەگانە تەحلیلگەر و نخبەگانە ئەمانەوە و ئیستە یا بەرەی ڕووسیان یا بەرەی ئەمریکان لە نەمایشێکی شەڕە لە نەمایشێکی شەڕا گشت کەسێ ئەیزانی بایدن هەڵەگەڕیاوە خوا هەڵی ناگرێ ڕووسیا حەملە ئەکا ئەی تۆ چی ئەەکەی؟ ئەی تۆ چی ئەەکەی؟ ئەو حەملە ئەکا تۆ چی ئەەکەی؟ من تەحریمی یەکەم دەی تۆش ئەویش تۆ تەحریمەکە. ئێمە پوڵەکانی لە ئوروپا بلۆکە ئەکەن دە ئەوی سەرمایە گوزاری کۆمپانیەکانە تۆ لە ڕووسیا بلۆکە ئەکا. ئەم ئەنتەریاتە بوو چییە؟ بۆ دانانە نەزمە ئیمپراتوریایەتیە. بۆ کەستان ئەمڕۆ هەڵناگەڕێتەوە بێژێ شەڕخراوە. کوا ڕێیس جومهورەتی هەڵدریاگەکەی ئوکراین خەڵکێکی قارەمانی شەڕکەری دروستکردایە لە ئوکراین. کاکە گیانێوە حاڵیتان بوو ئەمە گشتی بازیە، گشتیان تەکە یەکتریا دەستیان کردگەسە یەک نەزمێکی تر لەم جەهانە تعریفەکەن نظامە سەرمایەداری بێ دوژمن نایکرێ و ئێشێ دوژمنگە لە جۆرا و جۆر دروستکە ئەساس ئەمەسە سیستەمەکە نەتەرازێ بەڵام لە دەناوە دڵە ئیمپراتوریەکانە شەڕ هەتایە بەردەوامە و قاعدە بەر شەڕە بەر سوڵح نییە. تۆ ئیستا ئەفەهمی لە 10 ساڵە پێش و دەوڵەتە ئێرانی و یاڵەتە متحدەی ئەمریکا و بەچەکانی چۆن خەریکن من و تۆ ئادرس ئەدەن بە تورکیە و تورک ئەکەنە دوژمنە قەومی ئیتنیکی و دەوڵەتە یەهودە ئێرانی ئەکەنە منجیە تۆ. بۆیە بە ئاشکارای عالەم حکوومەتە هەرێم پرسە ئەگرێ بۆ خومەینی، جەشن ئەگرێ بۆ ئینقلابە ئیسلامی، سەرخۆشی ئەهنێرێ بۆ قاسم سولەیمانی و ئاری لێ نایە کە بەچە دەوڵەتە ئێرانی وێت و خۆی بە بەشێک لە دەوڵەتە ئێرانی ئەزانێت. ئەمە کامە نەزمە؟ ئەمە هەرە و نەزمەسەوا تورکیە ئەهنێرێتە لیبی، تورکیە ئەهنێرێتە ئازەربایجان، هەرە و نەزمەسەوا ئێران ئەهنێرێتە سووریە، عێراقی تەحویل ئەدات، حکوومەتە هەرێمە دەستنیشاندەی تیادا ئەنێت تا نەزمە ئیمپراتوریایەتی دەوڵەتە یەهودە ئێرانی دروستکە. ئەم ئیمپراتوریە بەدەستە ئێمە دروست ئەکرێ و ئەمە ئیمپراتوریەتە جەهانە کوردیە و ئێمە ژێرەبارە کەس ناچین. لەگرا ئیرادەمان کردگە یاڵەتە متحدەیە ئەمریکا سەهلە، ڕووسیە سەهلە، تۆ بازیەکە لەمانە بشێوێنە. ئەمانە سەریان لێ تێکەچێ وەکو چۆن چچنیەکان بازیان لە ڕووسیە شێوان و ئیمڕۆ خەڵکە ئوکراین ئێرادەی تیانیە شەڕکە گشتی جێهێشت و دەرچوو. لە ژێرە چی دەرچوو؟ لە ژێرە قسەی میدیاییە. ناتۆی حیز لە دوورەوە دانیشکەژی ئەک وەشانی بۆشنە تا بۆشنم. ئەمڕۆ ڕئیس ناتۆ تێ خەریکە گوزارەشە ڕۆژنامە نەگاری ئەدا. یاڵەتە متحدەی ئەمریکا ئێژێ تەحریممان کرد، کوشتە، هەر کاورا و نابود کرد کە تەحریمە کرد. خەڵکە ئوکراینیش خەریکن بە لێشا و دەرەچن. تۆ خانەی خۆت بەردەیت و ماڵە خۆت بەردەیت و کەرامەت خۆت بەردەیت و سەروەریە خۆت بەردەی. دیتانە لەگرا ئێرادەی واقعی مەوجود نییە، ڕەهبەرە واقعی مەوجود نییە، ملەتە واقعی مەوجود نییە. کاورای ڕووس نیشکەسە پشت لەشکەرەکە پێ ئەنێ بەسەر ئوتوبانە خەریکە بەرەو کیە فەڕوا یەکێ نییە لە بەرامبەریا بوێسێت، یەکێ نییە شەڕی بکات. تەجاوز پەزیری تەسلیمە قەدەربوون بووگە بە چارەنووسە ئەم مردمە لەم دنیا. ڕووسیەس و گەورەس و کەس چاری ناکا و ئەمریکاس و کوا سڵحتەڵەبی و ئاشتی خوازیتان، کوا جەماعەتە چیقەچیقکەرە دموکراسی باز، کوا بەچەکانە دەوڵەتە ئەمریکا و نۆکەرەکانە دەوڵەتە ئەمریکا، کوا نۆکەرەکانە زلحیزەکانە دنیا وا لە مردمیەتدا بڕیاگن و خەریکن مردم کاول ئەکەن. ئەمە سەمەرەی ئەتفاقاتێکە کە ئێوە ئەیوێنن.
ئایەندە بەرەو ئەگرا ئەچێتە بەرەو. بۆیە ئاخێزە کوردەوارە سەربەخۆ لە خاص جێگەیەکە هات تا ئەم بازیە لەمانە بشێوێنێت تا تۆ بزانی ئەم نەزمە ئەترازێت و قابلە ترازاندنە وەرە ئیرادەیان لە تۆ کوشتگە تا تۆ خەسیاگت ترسیاگویت تەمامە ئەوانتانەوە ئیسە دەسوە دوعا بووگن شەڕ نەیە لەبەرەوەی موچەکەتان و بنە تەقاعودیەکەتان لەبەین نەچێ بەیانی مەحکومن شەڕکەن لەم نەزمە ئیمپراتوریایەتی بەڵام نەبوو خۆتان وعنوان نۆکەرە دەوڵەتە ئێران و دەوڵەتی تورکیە و ئیاڵەتە متحدەی ئەمریکا شەڕکەن وەلی ئاخێزە کوردەوارە سەربەخۆی ژێ مادام بە شەڕە شەڕ بۆ خۆمان ئەکەین و نۆکەرە کەس نییەین. بەر بگرن بەم خەسیاگیەوە بڵاوی ئەکەنەوە بەناو مەردمە، بەر بگرن بەم توڕەهاتەی وا تکراری ئەکەنەوە لە تەریقە ئەم میدیانە. ئەم جەهانە واقعی بوێنن، واقعی لەگرا هێزت بوو، قدرتت بوو، ئیرادت بوو، خۆ تەحمیلەکەی بە بازیەکە نەدبوو تەجاوز پێکریاگی ژێرە مێزە تەعەدا ئەشێ بە سفلیس و ئایدزۆ بمریت بە فاحشەگیەت کێشن. ئەمە مقدمەیەک بوو بەردیبەیتێکە ئەمشەو بە تەورە کولی دەرمەوردە ئەوزاعی کە بە جەهان حاکمە بەحسی ئەەکەین. ئاخێزە کوردەوارە سەربەخۆ ئەو توانەی واتیا ئەو ئیمپراتوریەتە لە ئومەتە سەرفەرازە کوردی دروست کات و دروستیەکات تا بفەهمیە مردمە ڕۆڵەی نەبوو، ڕەجولە سیاسی نەبوو، ڕەهبەری نەبوو، ژنراڵی نەبوو، بوویەوە خەسیە.